ساڵتان لێبێت بینەرانی پایتەخت میدیا وا دیارە لە دوای نزیکەی 7 ساڵ و نیو مەکتەبی ڕێخستنی کەرکووگەرمیانی پارتی دیموکراتی کوردستان بە فەرمی لە شاری کەرکووک دەکرێتەوە بە ئامادەبوونی بەرپرسانی باڵای پارتی دیموکراتی کوردستان و هاوڵاتیەکی زۆری شاری کەرکووک و بەرپرسانی پارتی بڕیارە پاشکەمێکی تر بگەنە ئێرە و بە فەرمی ئەم بارەگایە لە گەڕەکی عەرەفەی شاری کەرکووک بکرێتەوە بە ئامادەبوونی بەشێکی زۆری میوانان و بەرپرسان. من بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەچمە لای کاک دیدەوان ئەندای مەکتەبی ڕێخستنی مەکتەب کەرکووگەرمیان. کاک دیدەوان سڵاو لێبێت. سڵاوتان لێبێتن. پێیانتان چییە لەم ڕۆژە؟ پێیانمان کردنەوەی بارەگای مەکتەبی ڕێخستنی کەرکووگەرمیان پاش 8 ساڵ لە کەرکووک پێیانمان ئاشتیە برایەتیە. ئێمە دەمانەوێت پێکەوە ژیان هەبێتن کورد و تورکمان و عەرەب پێکەوە ئەو شارە ئاوادان بکەینەوە بیکەینە هەولێری دووەم. کاک دیدەوان بۆچی لەم کاتەدا پارتی دەگەڕێتەوە کەرکووک؟ تەبەن ئێمە هەموو کات دڵمان لە کەرکووک بووە. کەرکووک دڵی کوردستانە، بەس دیارە تا ئێستا نەگونجاوە. ئێستا هاتوینەوە بۆ کەرکووک، لە ئێستا بەدواوە ئینشەڵا خزمەتێکی باشی شاری کەرکووک دەکەین. بە خۆتان دەزانن لە 2017 چی ڕوویدا، لەبەرەوە بوو ئێمە ئەو شارمان بەجێشت. ئێستاش ئێمە هاتوینەوە ئەو شارە خزمەتی کەرکووک و کەرکووچەکان دەکەین. تا چەند گرنگە پارتی لەم کاتەدا پێشەگەڕێت؟ زۆر گرنگە هاتنەوەی پارتی، یعنی ئاوادانی و پێکەوە ژیان. خۆشەویستم. کاک دیدان وەکەوەی دەیبینن بە شێوەیەکی ڕاستەخۆ لە کامێرای پایتەخت میدیاوە تەواوی ئامادەکاریەکان لێرە لە بارەگای نوێی مەکتەبی ڕێخستنی کەرکووگەرمیانی پارتی دیموکراتی کوردستان لێرە کراوە بڕیارە پاشکەمێکی تر بە ئامادەبوونی بەرپرسانی پارتی و بەشێکی زۆری هاوڵاتیانی شاری کەرکووک لێرە بارەگاکە بە شێوەیەکی فەرمی و لە مەراسیمێکی شایستەدا بکرێتەوە. من دەمەوێت گفتوگۆ لەگەڵ چەند هاوڵاتیەک بکەم کە لێرە ئامادەی خۆیان دەربڕیوە. سڵاوتان لەبێت کاک شیفان. پێیانتان چییە لەم ڕۆژەدا لە کردنەوەی بارەگای مەکتەبی ڕێخستنی کەرکووگەرمیانی پارتی؟ وەڵا زۆر دڵخۆشین. خۆتان ئەزانن دوای خیانەتی 16 ئۆکتۆبەرەوە پارتی لەم شار نەما بووی. سەرشکە بە گرانەوەی پارتی هەم مێز بۆ کورد دەگەڕێتەوە هەم بۆ شارەکەش. تا چەند گرنگە پارتی لەم کاتێکە گەڕاوەتەوە؟ بە تاکید گرنگی خۆیە. لەم شارە خۆتان ئەزانن پێشتر کورد دەسەڵاتی کەم بوو. ئیستا پارتی بگەڕاوەتەوە دڵنیا بە دەسەڵاتەکان بەشەکرێت لە نێوان هەموو قەومیەتەکان. تا چەند لە ئێستادا پارتی لە بەشێکی زۆری دروشمەکانی بازەوە دەکات کە پێویستە لە نێو لایەنە سیاسیەکان یەکریزی و یەکگرتووی هەبێ. بە گرانەوەی پارتی ئەمە تا چەند کاریگەری دەبێت؟ بە تاکید پارتی هەمیشە بانگەشەوەی کردووە کە یەکریزی لە شارەکە بێ، پێکەوەژیانە لە سەرجەم نەتەوەکان و قەومیەتەکانە هەبێت. ئەمەش گرنگی خۆیە کە پارتی بگەڕێتەوە هەم ئەو حکوومەتێک کە ئێستا لە شارەکە دروست کراوە هەندێک لایەن و قەومیەتی پرامۆش کراوە. بە دڵنیایە کە بە گرانەوەی پارتی هەموو حیزب و لایەن و قەومیەتەکان بەرجای لە حکوومەتاکەن ئینشەڵڵا. زۆر سپاس. هەڵبەتە پەیتا هاوڵاتیانی شاری کەرکووک دێنە ئەم بارەگایە تاوەکو ئەوەی لە کاتژمێر 11دا بە ئامادەبوونی بەشێکی زۆری هاوڵاتیانی شاری کەرکووک و بەرپرسانی باڵای پارتی لێرە لە مەراسیمێکی شایستە و لێرە بارەگاکە بکرێتەوەی کە جێگەی باسە پارتی دیموکراتی کوردستان خۆی بە خاوەنی کەرکووک دەسانێتەوە لە سەرجەم دروشمەکانی جەختی کردوتەوە کە پێویستە پێکەوە ژیان لە نێوان پێکاتەکان و لایەنە سیاسیەکان پەرەی زیاتی پێ بدرێت و ئەمەش خواستی لایەنە سیاسیەکانی لایەنە سیاسی کوردستانیەکانی کەرکووک بوو لە ماوەکانی ڕابردوودا کە جەختیان کردووە کە پێویستە یەکڕێزی نێوماڵی کورد بەتایبەت لە کەرکووک بپارێزن. بڕیارە پاشکەمێکی تر بە ئامادەبوونی بەرپرسانی پارتی بارەگاکە بگرێتەوە لێرەوە پەیامێک بۆ هاوڵاتیانی شاری کەرکووک ڕابگەیەندرێت.